سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە شاری هەڵەبجەین بۆ ئەڵێن لە شاری هەڵەبجەین چونکە هاوڵاتیانی شاری هەڵەبجە دانیشتوانەکەی ئەخوازن ئەم شارە بکرێتە شارێک و چیتر بە قەزایەک یاخو شارۆچکەیەک نەناسرێت بەڵکو بکرێتە شارێکی گەورە لە ساڵیادی 25 ساڵی یادی هەڵەبجەیە ئەپرسین ئاخۆ چی کراوە بۆ هەڵەبجە؟ ئایا یادکردنەوەی کارەساتەکان و قوربانەکان لەم وڵاتەیە تەنها بە شیعارێکە تەنها بە نووسینێکە لە کاتێکە کە ساڵیادی هەڵەبجە ئەکرێتەوە یادی هەڵەبجە ئەکرێتەوە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت چ بەڵێنەکەن بە خەڵک و دانیشتوانی شاری هەڵەبجە ئایا بەڵێنەکان جێبەجێ ئەکرێن؟ ئاخۆ بیرمان لەوە کردوێتەوە هەڵەبجە بکەینە درامایەک بکەینە فلیمێک کە ڕۆژە لە ڕۆژان وەک چۆن لە فلیمی تایتانیکە هەموو جیهان ئەیناسێتەوە کارەساتە یاخود ئێمە کارەساتەکە پێی ئاشنای وەکو کوردێک ئاخۆ هەڵەبجە ئەکرێتە درامایەکی بەهێز و باز لە قوڵترین چیرۆ بکات باز لە قوڵترین بیرین بکات کە لەم شارە ڕوویاوە یاخود چیرۆکەکانی شاری هەڵەبجە بکرێتە درامایەکی بەهێز و بتوانرێت بە گیانی بناسیین چەندین پرسیاری تر لەگەڵمان نابن 21 ڕۆژ تەمەنە بوو کە چیمایی بابڵینیای لە هەڵەبجەی شەید ئێستا بووی بە 25 ساڵ وەڵام بڵێم چی هیچم نییە ئومێدمە هەڵەبجە ئەو هەڵەبجە نەبێت کە من 21 ڕۆژ بووم تێیا و ئەو نەهامەتی کە بم سەر منە هاتۆ بە 21 ڕۆژی مناڵانی ئێستا تیا بحەسێنەوە بەداخەوە نا من هیچ شتێ نابینم بۆ مناڵی ئێستا لەم سەردەم لەم کاتەیە پارکە نییە تیادانیشە شوێنێکە نییە یعنی نا بۆ لە یادەکانناڵێ ئێمە هەڵەبجە بەرەو پێشەوە بین ئێمە هەڵەبجە ئاوادانەکەین و هەڵەبجە ئەو شارەیە کە ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین و بەڵام کەواتە تەنها شیعارێکە کۆمەڵی دروشمەوە دووبارە بێتەوە ساڵانە ئێمە ڕاهاتوین کرد هەڵەبجەکەم ئەم شانزەی سێش ئەوانەی دێن هەر ڕوخسارەکەی جارانن و تاربێژی یادەکانن چیان و تۆ دێڵێنەوە ئاسوودە بە و خەمت نەبێت ئەم شانزەی سێش شتی تازە بەدی ناکەین مۆدیلی سیارە نەبێت دوای 25 ساڵ تازە خێمەیەکیان بۆ مەڵاوە ئەی لەوە پێش هەرم بووجە و هەرم دەسەڵاتم حکومەتە نەبێت بچی ئێستا کۆمەڵی خەڵ لە ژوورە سەرپەرشتێکا توان بڵێم تەواوی تیا بوو لە ژوورە دانیشتۆ سەرپەرشتی خەڵکەکە یعنی ئەم هەموو پارە تەرخان کراوە بۆ ساڵیادی هەڵەبجە با پێشتر هەبوایە با بۆ جادەکان وایە بۆ کەلاوەکان وایە ناڵێن شت نەکراوە شت کراوە بەڵام شتی باشتر خەڵکی هەڵەبجە خەڵکی کارنەشقانم من کچی شەیدم پێشەکی اینجا کە دوایە 4 برام شەیدە برایەکم لە نوگرە سەلمان فەقەراتی شکا بەنایە عەلی محەممەد قادرۆ برا گەورەکەم ئەحمەی ناو بوو برا ناوەکەم حەمەد ساڵحی ناو بوو برا بچووکەکەم حەمامینی ناو بوو کە زینەبە چاڵ کرانە نوگرە سەلمان حکومەتی بەحسی دیکتاتۆری پیس ئاوا ئەو سێبرامی ئاوا لێ کرد خۆشم شەق و تێڵانی نوگرە سەلمانم خواردووە ئەڵێم باوکم شەیدەکە پشتگیریەکم بەرێ بن باوکم بنووسم بە شەید کە شەیدی تەپەکوڕێ باوکی من باشە ئەڵێ نایەوێ بڕۆ خۆ پشتگیری بکە لایەکێ بیکە معنایە کە سوکاری شەید هەموو ئیهمال کراوە تێگەشتی مافی باوکی من پێشێل کراوە بەڕاستی تەبان ئێمە بێ ئەو بزانین کە بڵێن کەسانی بەرپرس و بڵێن ئەوانەی بەڕێوەبەری وڵاتەوە شتانن شتەکان ینی بەدەست ئەوان کەوتۆ لەوە کە بتوانن کە بڵێن پیرۆزی شتەکان ڕابگرین ئێستا وەکو جەنابە داماشە بۆ کرد فلیمی تایتانیک ئەوە تا شتێکی سروشتی بوو بۆ شێوە بوو بەڵام هەستی مرۆڤایەتی بڵێن هەستێکی ئەوان بڵێن لەوە چ لە ئێمە زیاد هەر کەسێ لە منە شاری هەڵەبجەشە مەسەن لە پیرەوە تا گەنج و لە مناڵەوەی بڵێ تایتانیک چێ ئێزانێت چییە بەڵام ئایا لە دەروی وڵاتەیە ئەگە باسی هەڵەبجەکەی ڕەنگن نییە بزانێت ڕەنگ نییە چیرۆکەکان بزانێت بە تەئکید وایە زۆر ئێستا ینی هەڵەبجە مقەدەسە لە دەرەوە ئەنی خەڵکانێکی دەرەوە بەرپرسان و کەسانی دەرەوە بیانی ئاهات و خۆزگیانە بگەنە هەڵەبجە بێنە هەڵەبجانی بەلایوانە مقەدەس بە سێرەکەی لای خۆمانێ من بەڵێم وەکو هەڵەبجە توانی بڵێم مقەدەس تۆ لە شوێنێکە بەلاتەوە گرنگە یاخود تۆ پیرۆزی ڕاهگری مقەدەسە بەلایەتەوە لە ئێمە وایە بەس کەسانی بەرپرس کەسانی کاربەدەستیانی ئەو شتانە سێرەکەی لەوان کەم تەرخەمی لەوانەیە ئێمە لەم شارەیە چەندین تەخەڕوجمانەیە کە هونەرە جوانەکانن ئێستا حالیەن دەستیان هەیە لەو شتانەیە کە بتوانن سیمای شارەکە جوانتر بکەن ئەیانتوانی ئەو پارەیە لە برێوی دەم بە کۆمپانیایکی بیانی ئەو خازانجی لێ بکات بیاندا بەم گەنجانە یەکەم دەستڕەنگێک بۆ شارەکە ئەگەڕایەوە دووەم ئەو گەنجانە دڵیان خۆشە بوو کە بە تاشید ئەیانوت کاکەم حکوومەتێکمان هەیە لە کاتە پێویستەکانە
هانامان بۆ یێنێ شتەکەمان پێدا بەڵام ئەمەوەکو حساب نەکردنێک بۆ ئەو گەنجانە ئەژمارەکرێ چونکە من تاوەکو خەڵکی خۆم هەبێ چی پێویستم بە خەڵکی بیانێ ئەمە یەکەم ئەبێتەوەی کە کولتوری بێگانە لە ناو شارەکان بڵاو بێت و دووەمیش ئەو شتانە هیچ پەیوەندی بە کەسانی بیانی نییە چونکە من خۆم تەخەڕۆجی هونەرە جوانەکان خۆم نابوونە کەسانی تەخەڕۆجی هونەرە جوانەکان هەیە دەزڕەنگینیان هەیە پسپۆرمان هەیە بەڵام بەداخەوە هیچ استفادەیان لێ ناکەین ئەم ساڵ پرۆژەت هەم بەدەستەوە کە با بڵین بۆ هەڵەبجە بکرێت با بزانم ئەم پرسیارە لە حکوومەت پێی باشترە ئێمە وەکو ڕێکخراوە دیموکراتیەکان تەنها من بەرپرسی بۆردی پیشەییم لە ڕێکخراوە دیموکراتیەکان ئەو کەرنەڤاڵ و شتانە ئەبینی ئێمە وەکو قەزێکەمان هێناوەتە دەرەوە سەحافەمان بان کردو بۆی تێبگەێنی لە دنیا ئێمە ئاشتی خوازی نەتەوەیکی ئاشتی خوازین بەڵام باقیکەی کە پرۆژە وابزانم لە قایمقام و لە بەرپرسان پرسی ئەو پرسیارە زۆر باشترە. لاکی خەڵکی هەڵەبجەیە چۆنیت چاچیت تی دایکم خەڵکی هەڵەبجێ و خۆم خەڵکی سلێمانیم لەدایک بۆ وەزانێتەوەی لە سلێمانی لەدایک بێ خەڵکی بێ تا چەندێک تۆ ئیتمام یا بۆی کە کارەساتی هەڵەبجە بۆ مناڵەکانی خۆ بژاڕیتەوە وڵی ئیتیمام بڵێم چی بان بکەمەوە من خۆمێک یەکەم لەوانەیە کە بەرچێکی کیمیایی کەوتم دوو کوڕمۆمێکم تیاچۆ لە هەڵەبجەیە خۆشم ئیسا ئەناڵێنم بەدەم ئازارەکانی چەکی کیمیاییوە ئیتر 6 مانجاری ساڵێ جارێ بێ من بچمە دەرەوە علاج بۆ تارە ئیسەش بە هەزارەها وکو منی عنی برینارن لە هەڵەبجە چارەسەریان نەکراوە هیچیان چەنەها کەس هەیە ئەمووی ئەناڵێنێ بەدەم ئێش و ئازاری چەکی کیمیاییوە بە کەمی عنی چارەسەر کران ئەوە نییە کە چارەسەرێکی زۆریان کرابێ لە هەڵەبجە ئیتر چارەسەر چیسە من خۆشم یعنی هەمە ساڵانە ئەم خەڵکە یادەکەنەوە هێشتا بەتەواتی هینیان نەکراوە چارەسەرێکی خەڵکەکە نەکراوە یارە من وەکو خەڵکی بناری قەندیل هاتووم بۆ هەڵەبجە بۆ کارەساتەی کە دیتم من بۆ خۆم یەکێک ئەو کاتێک کە هەڵەبجە بردومان کرالێکێک لە چیا سەرکەشەکانی کوردستان پێشمەرگە بووم لە بناری قەندیل وێستاکەش لە بناری قەندیل هاتووم و پارچە هەڵبەستێکم پێشکەشی شەیدانی هەڵەبجە کردووە بن و سەتاری ختاوانی زۆر ڕەش دژی شارۆچکەی هەڵەبجەی بێبەش دایکێکی هەژار برینداری کیمیا هاوارهەی هاوارەی خەڵکی دنیا ڕۆڵم لە باوەش هەردوو بریندارین هەردوو دڵ بەغەم لات و هەژارین شار خاپور کرا یەکسان لەگەڵ خاک چەندایک بۆ بێکوڕ خوشک بوون بێکاک هەزاران ئینسان گیانیان لە دەستدا کۆرپەشت و تێنران لە خەوی مەزدا بوو بە گۆرخانە شاری بێتاوان شەقا ماودرا بە خوێنی لاوان بەڵام ئەو کاتێک کەوا ئێمە لە ژێرزەمینەکە بووین تا سەعات تقریبەن 4 ئێوارە پیاوێکی خزمی پیاوێکی بەتەمەنی خزمی خۆمان زانی بووی لەو ژێرزەمینان هاتە دەرگای ژێرزەمینەکە وتی ماڵتان چۆن وێران نابێت چی ئەکەن لە ویایەوە دایکم وتی بۆ ئێمە وەکو عالەمە لە ژێرزەمینان و تۆپە تەقێدەی بۆ شوێ بڕۆین وتی ئەی نەتان زانیوە کەس لە هەڵەبجە نەماوە ئەوەی ماوە لە هەڵەبجە یا مردووە یا ڕای کردووە کەس لەم شارە کەس نەماوەوە چیەکەن لێرە هەر ئەوە کە ئەومە ئەو هەواڵەمان بیست ئێمەش وەکو هاتینە دەرەوە و کەل و پەل و نان و خواردن و ئەوەی بەبیرشم بێ ئەو ڕۆژەی دایکم برنجی سووری لێ نابوو بۆ ئێوارە ئەوەی نانی ئێوارەمان لەگەڵ خۆمانە هەڵگرت و بەرەو ڕێگە لە ڕێگەی شنروێ و عەبابێلێەوە بەڕێکەوتین بە دەرەوە لە ژێرزەمینەکە پێشبینیوتان نەکرد و هەموو کەسە بوو بێ بە قوربانی نەمانەزانی ئێمە نەمانزانی بچین بەڵام کە گەشتین لە شار دەرچوین بۆنی کیمیاوی ئەهات ئاسایی بۆنی دووکەڵ و ئەوانەمان بۆنی کیمیاوی هەست پێ ئەکراکەوە بۆنیەت بەڵام نەمانەزانی کیمیاوی کەس نێزانی کیمیاوی تا بەڕێگا ڕۆشین هەتا قەسفی شەکرا تۆ پەتەقی تۆ بەم لاولای خەڵکە ئایا دوای ئەوە بە ڕێگای شنرۆ و عەبابێلات تێپەڕین خەڵک بریندار بوو هاواریە کرد جوندی عێراقی لەوێ کەوت بوو هاواریە کرد فریامان کەون کەس بە فریای کەسۆ ناکەوت جوندی عێراقیشی تیا بوو سەربازی عێراقیشی لێ بوو برین کوژراو هەبوو جوندی عێراقی بەرکەوتەی کیمیایی بڵێ چونکە جێشی عێراقی شەرپێوە بوو جەشەکەی خۆشی کیمیایی بەسەر جێشەکەی خۆشیان کرد کاتێکەوە ئاشکالاڵە بە تەڕ وشتی بۆیە کوردستان جا ئێمە کاتێک ڕامانە کرد تایارەکان هەمیشە تاریکی کرد چونکە ڕێگا قەرەباڵغ بوو تاریکی کرد لە ڕێگەشت نەروێ تیارەکانە هاتن سیارەکانی برینارەکانیان نەگواست و خەڵک پەلاماری سیارەکانیان و لایتەکان بکوژێنەوە ئێستا تیارە قەسفمانەکە هەموو خەڵکەکە خۆیان بە پاڵجادەکە و هەمووی خۆیان بە عەرزە ئەنی بەڕاستی کارەساتێک بوو زۆر ناخۆش ئەوە ئەم یادەوەریان ناخۆشانە هەمیشە لە ژیانی ئێمە لە بیرکردنەوەی ئێمە هەرماوەتەوە ئێسش تا هەتایە بۆ هەتایە لە بیرەوەری ئێمە هەرەمێنێت